ئەو چەند خولەکەی ماومانە قسە لەسەر گرنگی بەڕێوەچوونی جامی کەنداوەکەین لە عێراق لە دوو ڕۆژی ڕابردووە لە شاری بەسڕا دەستی پێکرد ئاهەنگێکی زۆر جوان بە ئاهەنگێکی زۆر جوان دەستی پێکرد سەر لەسەر گرنگی بەڕێوەچوونی ئەم پاڵەوانێتیاکەین لە بەسڕا لە عێراق بەگشتی لەگەڵ زۆر بەڕێز کاک عەمار سەرحان کە بەڕێزیان چاودێری سیاسین لە بەسڕەوە لەگەڵمانە بن. بەڕێز سەرحان، کاریگەریە سیاسی و ئابوووریەکانی پاڵەوانێتی جامی کەنداو لە عێراق چییە؟ بەیانیتان باش و سوپاتە لە ئێوە و لە ئەوانەی کە لە ئێستادا بینەرمانن. بەڵێ ئەمە کاریگەریەکی زۆری زۆر هەیە، دەتوانم بڵێم خەلیجی 25 کاریگەریەکی زۆریە بێ بۆ عێراق کە ئێستادا لە جاری دووەم لە عێراقدا پێشکەش دەکرا و بۆیە دەکرێت بتوانم بڵێم ئەم لە کەرتی ئابووری لە بەسڕا بەتایبەتی زۆر کاریگەریەکی زۆر زۆر دەبێ و کاریگەری لە سەر هەموو وڵاتانی تری کەنداو دەبێ کە بتوانێت هەموو لایەنەکان کۆ بکاتەوە، دەنگەکان یەک بخاتەوە لە ڕووی ئەمنیەتەوە و بتوانێت جۆرێک لە پەیوەندی نێودەوڵەتی لە نێوان عێراق لەگەڵ وڵاتانی دادا دروستکە، جارێکی تر پتەوی پەیوەندیەکانی عێراق لەگەڵ دراوسیەکانی بکەوە. ئەمەش ئەوە دەردەخێنێت کە سیاسەتی عێراق سیاسەتێکی سەقامگیرە. عێراق جارێکی تر بەرەو پێشەوە ڕۆیشتۆتەوە. عێراق وەک وڵاتێکی عەرەبی وەک ئەندامێکی کەنداو دەتوانێت لەم ڕێگا پەیوەندیەکانی باشتر بکە و بەرژەوەندیەکانی باشتر بکە و هەروەها بتوانێت لە زۆر کەرتا کە پەیوەندی بە ئابوووریەوە هەیە، کە پەیوەندی بە سیاسیەوە هەیە، زۆر بابەتی تر هەیە کە بتوانێت سوودی لە وەربگیرێ و ئێمەش خۆمان بینیمان کە عێراق چۆن توانی ئەم پێشوازیە بکە و بتوانێت کە ڕۆڵی خۆی زیاتر پیشانی باچی لە عێراق بێت، چ لە کوردستان بێ، لە هەموو لە پارێزگای بەسڕا بێ، لە مووسڵ بێ، لە میسان بێ، لە هەچ پارێزگایەکە بێ کە بتوانێت عێراق بە شێوە مێژوویەکەی بێ شێوە ڕۆشنبیری و حزاریەکەی بە هەموو تا بناسێنەوە لایەکی تریشەوە ئابوووریەکەی بە هەمان شێوە. ئێستا ئێوە کۆڕنیشی بەسڕەتان بینی چ قەڵە باڵغیەکی بێرە کە هەر یەکەی لە لایەکەوە دەوێت ڕۆشنبیریەکە و حەزارەکەی عێراق پیشان بدەم. بەسڕە ببینن کە بتوە چۆن هەمویانی کۆ کردوێتەوە لە کوردستانەوە لە پارێزگاکانی ترەوە. لێرەدا چەند چالاکیێکی زۆر زۆر باش بەڕێوە ڕۆیشتووە. لە ئێستادا لە بەسڕادا تۆ ئاڵای کوردستان دەبینی، ئاڵای تورکمان دەبینی، ئاڵای عێراق دەبینی، ئاڵای هەموو وڵاتەکان دەبینی. وڵاتێکی عەرەبی کۆکراوەی هەموو ئاڵاکانە کە بتوانن بەیەکەوە کاری زیاتر بکەن، کە بتوانن سەقامگیر بن زیاتر، وەتەنیەت و نیشتیمانیەت و نەتەوەیەتی خۆیان پیشان بنە بۆ جارێک تر گەڕانەوەی پەیوەندیەکانی عێراق بەتایبەتی لە ڕووی ئابوووریەوە. عەرەب لە ئێستادا پێویستی بەوە بوو کە جارێکی تر ئەم کارەکە کە ببوێتە کارێکی نێودەوڵەتی. باشە. بەڕێز عەمار سەرحان، پەیوەست بە ئاهەنگی دەستپێکی پاڵەوانێتیەکە هەندێک دەڵێن چاوەڕێن نەدەکرا عێراق بتوانێت ئاهەنگ بە ئاهەنگێکی لەم شێوەیە دەست بە پاڵەوانێتیەکە بکە. ڕای ئێوە لەو بارەوە؟ سەرەتای کردنەوەی خلیجی 25 زۆر زۆر شتێکی تایبەت و گەورەوە کە ژمارەیەکی زۆر لە سیاسەتمەدارەکانی و وەکو محەممەد مەحەلبوسی محەممەد شیع سودانی زۆرینێ و نوێنەری کۆنسوڵگەکان و باڵوێزخانەکان و زۆرێک لەجەوە سەرۆکی ڕئیسی فیڤا و ئەمانە دەتوانم بڵم هەرە لایەنە گرنگەکەی بوون کە ئەمە پەیامێکی ڕوون بوو وەلایەکی تریش ئەمە پەیام وێبوو کە بەسڕا دەتوانێت کاری زۆر گەورە بکە زیاتر بەرەو پێشەوە بڕە. ئەمە ئەوە دەسێنوێت کە کوردستان دەتوانێت پارێزگاکانی تری عێراق دەتوانێت، عێراق دەتوانێت بەرەو پێشەوە بڕوە و تواناکانیان زۆر لەوە زیاترە کە چاوەڕوانی لێوەدا دەکرێت. ئێمە دەبینی
ئێمە دەوە خۆمان دەبینین ئەمانە کاریگەری لەسەر لە ڕێگای میدیاوە کاریگەری لەسەر هەموو ناوچەکە کردووە بەبێ جیاوازی لە هەندێک وڵاتانی کەندا و دەتوانم بڵم جۆرێک لە سورپرایزوی لەسەر سوورمانیانەوە پێوە دیارە بەو کارێک عێراق کە توانیتە لە ئێستادا بیکە بوونی کە چاوەڕوان بوون کە کازم زاهیریش کە هیچ گۆرانی بێژێکی عێراقی چاوەڕوا دەکران لەوێ دەکرا زۆر زیاتر ئاهەنگەکە گەشاوەتر بێ بوونی ئەو یاخود ئەو کەسانەی تر لەوێدا وای کردووە کە بلیتی ئەو شوێنە زۆر زیاتر داواکاری لەسەر بێ هەمووی بفرۆشێت و پارێزگار و محەممەد حەلبوسی و یەکێتی تۆپی پێی عێراق و نوێ هەموو نوێنەرەکان و ئەوانەی تریشکە بەشداریان کردووە کارێکی زۆر باش دەکرێت لە هەندێک خوێنەکەم و کورتی بچوو بچووکە بێ بەڵام کارێکی زۆر گراکراوە و کاریگەریکی زۆرە بێ و جۆرەتی بە خێرهاتنیەکانی بەسڕیەکان بۆ ئەمانە هەمووی کارێکی زۆر زۆر جیاواز بوو بۆیە بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵم لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی سیاسەتەوە کارێکی زۆر زۆر جیاوازە کە چەندین ساڵە لە کەنداوە شتیوانە کراوە ئەمە بە خێراتنێکی جیاوازی عێراق بوو بۆ براکانی بۆ برا عەرەبەکانی بۆەوەی کە چەند ساڵێکە دەتوان بڵم پەیوەندیەکانیان باشنە بە تایبەتی لەگەڵ کوێیتە کە ئەمە گێڕانەوەی پەیوەندیەکانیانە کە بتوانن جارێکی تر بتوانین کاری زیاتر بکەن هیوادارم بەیانی لە هەرێمی کوردستان بکرێت لە میسان لە پارێزگاکانی تر بەبێ جیاوازی لە شوێنەکانی تریشتا بکرێ کوردستان شارێکی ڕاضیە پارێزگاکانی تر عێراق هەمان شەوە شارێکی وەرزشیە دەتوانێت هەمووان بەیەکەوە کۆکراوە بن ئەمانە خۆشحاڵیەکی زۆری بە عێراقیەکان بەخشی پێخەکەنینی خستە سەردەمی هەموو عێراقیەک. بەڕێز سەرحان دوایین پرسیارم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە لەگەڵ دەستپێکی پاڵوانێتێکە باز لە میواندۆستی خەڵکی بەسڕاکرێت کە میوانانی سەرسام کردووە لە زۆر شوێن ڕێگە بە میوانان نادەن هەر پارە بن بۆ پێویستیەکانی ڕۆژانیان باسێکمان لەمە بۆ بکەی بەس بە کورتی. بەڵێ ئەمە دەتوانم پێتان بڵم یەکێکە لە هەر سیفاتی بەسڕیەکان ئەمەیان زۆر لە مێژووەوە هەیە و کە ئەو کەسانەیە بە میوانی خۆیان دەدەزنن ڕێگە نادەن ئەو کەسانە کە بێن لەسەر ژیانی خۆیان بژین بەڵکو کارێک دەکەن کە بتوان ئەوانەی کە دەتوانم پێ بڵم حەق بوو ناو بدرێ خلیجی بەسڕا خلیجی بەسڕا لەمانەدا زۆر زۆر تایبەتەن لە مێژەوە ناوبانگیان بە ئەوەدا دەرکردووەکە ئەو کەسانی کە دەوێن وا هەست دەکەن ماڵی خۆیانە هیچ کاتێ هەست بە جیاوازی ناکەن ڕێگا نادەن دەرگای ماڵەکانیان دەکەن و ئەوەی لە بەردەستیاندا بێدەیکەنە بەردە میوانەکانە بەبێ جیاوازی لە سیاست لە هەموو بارەکەدا ئەوان بە هاوڵاتی خۆیانیان دەبینین خەڵکی بەسڕە ئەوەی لە دەستی بێ دەیکاکە بە ئەم خلیجی 25 سەرکەوتوو بێ کە بتوانن وێنەیەکی جوانی بە سەر ڕای کەمی خزمەت گوزاری کە سەر ڕای هەموو ئەو شتانەی کە لە بەسڕادا هەیە بەڵام ئەوەی کە لە سەریان بێ خەڵکی بەسڕادا دەیکەن لێرەدا ئەوان لەمڕۆدا ئەویان کردووە بەیانی دەتوانن هێزێکی تر بێنە لای خۆیان میوانداری لایەنێکی تر بکەن هەرێمی کوردستان میوانداری بکەن لایەنەکانی تر میوان هیچ جیاوازیەکی نییە بۆ ئەوان گوێنایەن کە ئەمانە ئەم بتوڵاتانە ئەم یاریانەی دەکرێن عەرەبین ئەجنەبین کوردین ئەوان میوانداری خۆیان دەکەن ئەوان ئەوەی لەسەر شانیانەدا دەیکەن بەسڕا هەمیشە بەوە ناسراوە بەسڕا نێتێکی پاکی هەیە لە سەرەتای ئەوەی کە وتراوە لە بەسڕا دەکرێت ئەو نیەتەی خۆی دەرخستووە کە بتوانێت سەرکەوتن دەستبێنێ ئەوەی کە لەسەر ئەوانە ئەوەیە کە دێتە بەسڕا هەستی پێدەکا هەست بەو خۆشییان دەکا هەست بەوە دەکا کە چۆن بە خێرهاتنیان دەکەن ئەمانە شتێکی زۆر زۆر تایبەتە بە بەسڕا و هەچیە هەست بە ئەمانەت و سەقامگیری دەکەن و هیچ کێشەیەکیش لە بەسڕادا ڕوبەڕوویان دەبێتەوە ئێمە مانای وایە هەموو عێراق وای نەک هەر ئێمە. سپاس کاک ئەمار سەرحان سپاس کە لە بەسڕەوە لەگەڵمان بووی زۆر سپاس.